خەڵاتی خوایە کە الحەمدولillah ئێمە بە حەق موسڵمانین مسلمین نەک میلیمی سەرناسنامەکە کە جاران لەسەر بێ کارتی نیشتیمانی دەنووسرا میلیم زۆری دەنووسرا میلیم سینەکەی بۆ نەدەکرا تۆ کە بە کردار مسلیمی الحەمدولillah پابەندی ئیسلامی والله ئەوە خەڵاتی خوای پەروەردگارە بە کەمی مەزانە الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله سورة الأعراف آياتي 43 پڕ بە دڵت بڵێ سوپاس بۆ ئەو ئەڵڵایەی کە هیدایەتی داین لهذا بۆ ئەم ڕێبازی ئیسلامە بۆ ئەم مزگەوتە بۆ ئەم جومعە و جەماعەتە وما كنا لنهتدي لولا أن هدانا الله والله وآزایەتی ئێمە نییە والله ئێمە ڕێنماییمان وەرنەدەگەرەگە پەروەردگار ڕەحمی پێ نەکردینایە و هیدایەتی نەداینایە بە مەدالیایەکی زۆر گەورەی بزانە لەناو 8 ملیار مرۆڤی ئەم سەرزەوێدا تۆ ئیمانداری بە حەقی تۆ مسڵمانی بە حەقی شانازی بە ئیسلامەتیەکەتەوە بکە ببە بە شانازیش بۆ ئیسلام خۆل لە هەموو کەس بە خۆشبەختتر بزانە کە هەڵگری مەدالیای ئیمانی لا إله إلا الله محمد رسول الله چونکە بەمە کلیلی بەهەشتە ئاخریەکەی سوپاس بۆ خوای پەروەردگار پێی دەچیتە بەهەشتەوە